هەرئاڵای سوورە داوای گێڕانەوەی مافی کرێکاران و هەزاران و بیکاران دەکەین داوای گێڕانەوەی بوتە دزراوەکانمان دەکەین تاکەی لایەنە دەنگ پەرلەمان بەڕێز سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بەڕێز UN بابەت یادداشتنامە لە کاتێکدا تیرۆستانی داعش هێشتا مەترسێکی جددین لە ناوچەکەدا و کۆمەلگای نێودەوڵەتی سەرقاڵی ڕشتەچێشتنی ئەو مەترسیە و بەرقەرارکردنی ئەوە تا دەوڵەتی داگیرکەری تورکیا بە بەرچاوی هەموو جیهانەوە سەروەری خاکی عێراق پێشێل دەکات و دەیان کیلۆمەتر سنووری هەرێمی کوردستانی بەزاندووە و پێگە و سەربازگەی تێدا جێگیر کردەوە و ڕۆژانە بە فڕۆکەی پێشکەوتووی جەنگی و چەشی قەدەغەکرا و گوند و ڕەز و باخ و پاوانی ناچە سنووریەکان بۆمباران دەکات و خەڵکی سڤیل بە ئامانج دەگرێت. سەدان گوندوێران چۆرکران و دانیشتوانەکانی ڕۆژانە دەبنە قوربانی و دەربەدەر دەکرێن. سەرڕای ئەم تاوانکاریانەش ڕێمی تورکیا زیاتر لە ساڵێکە دەستی بە تێدانی ژینگەی کوردستان کردو و دارستانەکان دەبرێتەوە و ڕۆژانە سەدان تەن لە دارەکانی هەرێمی کوردستان ئاودیوی تورکیا دەکات. وا دیارە حکوومەتی تورکیا لەم کارە لەشکر کێشی و تاوانە و باری ناجێگیری ئەمنی سیاسی عێراق و ناوچەکە و درز و کەلەبەری نێوڕزی لایەنی باڵا دەستەکانی هەرێمی کوردستان دەخۆزێتەوە و پاسا بۆ دەرجێکەری و گەڕانەوەی سەردەمی خلافەتی عوسمانی دەهێنێتەوە. ئەم ڕەفتارەش ئاڵۆزی و ناسەقامگیری لە ناوچەکە زیاتر دەکات و زەمینەی سەرهەڵدانەوەی پەلاماری تیرۆستانی داعش خۆشتر دەکات کە ئەمانەش هەر لەلایەن دەوڵەتی تورکیاوە پاڵپشتی دەکرێن. لەلایەکی ترەوە تێکدانی ژینگەی هەرێمی کوردستان و بڕینەوەی دارستانەکان بە پێی پەیمان نامە و ڕێکەوتنە نێودەوڵەتەکان تایبەت بە پاراستنی ژینگە بە تاوانی جەنگ ئەژمار دەکرێن و پێویستە لایەنی داگیرکەر و شەرکەر پابەندی پاراستنی ژینگە و سەرچاوە سروشتەکان بکرێن. هەروها حکوومەتی ئێرانیش بەشێکە لەم پێشێلکاری و ستەمە کە دەرحەق گەلەکەمان ئەنجام دێدا و کەوتە ستەمیشیان گرتنەوەی سەرچاوی ئاوی هەرێمی کوردستانە کە ئەمەش مەترسی بۆ سەر ژینگە و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان دروست کردووە. سەرڕای ئەو داگیرکاریە و زوڵم و ستەمەی کە بەرەوکی گەلەکەمانی گرتوتەوە ئێمە لە حیزبی شوعی کوردستان لە کاتێکدا کە پشتگیری لە تێکۆشانی گەلەکەمان لە سەرجەم پارچەکانی کوردستان دەکەین و زەخر لە پاراستنی سەروەری خاشی باشووری کوردستان دەکەنەوە و داواکارین لە دەستوەردانی دەرەچی لە کاری و بارینە خۆ بەدوور بێت و وەک ئەو ڕووداوە نەخوازارە کە لە چەند ڕۆژ ڕابردوو ڕوویدا کە بوو بەهۆی شەهیدبوون و برینداربوون چەندین پێشمەرگە و جێگای نیگەرانیمانە داوای ئاشتی و تەبایی لە ناو ڕزەکانی گەلەکەمان دەکەین و چونکە گرژبوون و ئالۆزەکان لە نێو خۆدا تەنها بە زیانی گەلی کوردستان کۆتایی دێت و دوژمنان تێدا سوودمەند دەبن. هاوکار لایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە لە ئەنجامی ناتەبایی و گەندەڵی و نادادپەروەری و فەرمانڕەوایەکی نادامەزراوەیدا ڕۆژانە ماف و ئازادەکان پێشێل دەکرێن و موسەخۆر و خانەنشینان موسەکانیان زەوە دەکرێت و یان بە لێبڕینەوە پێیان دەدرێت. زیادکردی باز و ڕسومات و گرانی بازار و سوتەمەنی و هەرازی ملکی گشتی بە پاسایی بەتایبەتکردنەوە هەموو ئەمانە گەلەکەمانیان دووساری نەهامەتی و دڵە ڕاکێ قوڵ کردوتەوە. لە بارێکی ئەوها داواکارین بە فەرمی هەڵوەشانەوەی دەست بەجێ ڕێککەوتن و سنوور بەزاندنی لە نێوان هەردوو وڵاتی عێراق و تورکیا. سنوورێک بۆ لەشکر کێشەی تورکیا دابنرێت و لە خاکی هەرێمی کوردستان وەدە بدرێت ڕێز لە سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان بگیرێت. تێکدانی ژینگەی هەرێمی کوردستان و بڕینەوەی دارستانەکان بۆ سێندرێت. ئەم پرۆسە بەرنامە بۆ داڕێژراوە بە تاوانی جەنگ ئەژمار بکرێت و زیانەکان بە حکوومەتی تورکیا قەرەبوو بکرێتەوە. هەردوو حکوومەتی هەرێمی عێراق و هەرێمی کوردستان لە ئاستی بەرپرساردی پاراستنی سنوور و خاک و ژینگەی وڵاتەکان وەڵامیان هەبێت و ئەم دەستدرێژیە قبوڵ نەکەن. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئازادەکان پێشێل نەکەن و دادپەروەری و شەفافیت بەرقەرار بکەن و چیتر یاری بە قوتی هاوڵاتیان نەکەن و موسەبراوەکان قەرەبوو بکەنێتەوە و لە ئاستی بەرپرسایەتی مێژووی ئەو قۆناغەدا بوون.